بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کات. خۆشەویستانم، لە حەڵقەی ئەمڕۆماندا لە بەرنامەی ڕامان دەچینە خزمەت بابەتێکی زۆر هەستیار، وەکو سەرجەم بابەتەکانی دیکە کە لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆی تۆمار کردوین و بۆی باس کردوین، ئەویش قسەکردنی خوای پەروەردگارە لەگەڵ ئیبلیس، لەگەڵ دوژمنی سەرسەختی بەشەریەت. طبعاً گەورەترین دوژمنی ئێمە لەسەر زەوی براشێرنەکانی خۆم ئەوە نییە کە بابی کوشت بین، ئەوە نییە کە منداڵێکی کوشت بین، ئەوانە سوڵحیان دەگەڵ دەکرێ. عەشرەتێکە لەگەڵ عەشرەتێکی دیکە دوژمنایەتیان هەیە، ئەو دوژمنی سەرسەختی یەکترنین. مەجالی سوڵح زۆرە لە کوردەواری خۆمان دەڵێزان تا زوو سوڵحی بکە باشترە، چونکە هەزار کەسیش لێک بکوژی عاقبەت دەبێ هەر سوڵحەکە بکرێتن. بەڵام دوژمنێکمان هەیە کە بەڕاستی قەناعەتم وایە زۆربەی زۆرمان حیسابی بۆ ناکەین، کە ئەو ئەسڵەن سوڵحت لەگەڵ ناکات، ئەویش کە ئیبلیسە. وەخوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا تاکە دوژمنێک کە دوژمنی سەرسەختی بەشەریەتە پێی ئاشنا کردوین، دەفەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوون فاتەخیذوه عەدووە. دەفەرمێ شەیطان دوژمنی گۆیە، گۆش بە دوژمنی بزانن. دوژمنێک برا خۆشەویستەکانی خۆم، خوشکانی ئازیزم، هەموو هەوڵ و کۆششێکی بۆ یەک شتە، بۆیە کە سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوا بکەی، بۆیە کە سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوا بکەی، لە قسەی خوا بچێ دەر، وەکو ئەو لاڕێبی، وەکو ئەو لاڕێبی، وەکو ئەو وەبەر غەزەب و خەشم و قینی خوای پەروەردگار بکەوی. طبعاً شەیطان ئەگەر دیقەت لە قورئانی پیرۆز بکەن، لە زۆرێک لە ئاەتەکان و لە سوورەتەکانی قورئان خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی کردووە، بە تایبەتی باسی ئەو گفتوگۆیانەی کردووە کە لە مابەینی خۆی و شەیطانی مەلعون دروست بوون، پاشەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەمری پێدەکات لە ئەمر و فەرمانی خوای پەروەردگار دەردەچێتن. طبعاً شەیطان ئەولەویاتی هەیە لە بۆ هەڵخەڵەتاندنی ئینسانەکان، تەدەڕوجی هەیە کە یەکەم جار وەکو لە دەرسەکانی ڕابردووش باسم کرد، ئینسان یەکەم جار تووشی گوناهی گەورە نابێ، یعنی گوناهی گچکەیە هوردە هوردەوات لێ دەکات، لە گوناهی گەورەت نزیک دەکاتەوە. شەیطانی مەلعونیش یعنی ئینسان لە چۆ دەست پێ دەکات؟ لە گوناهە گچکەکانەوە دەگەڵت دەست پێ دەکات. ئەگەر قالبت خۆش بوو، قالبت سووک بوو لە گوناهە گچکەکان، ئەو جارەی تەشجیعت دەکات بۆ گوناهە گەورەکان. دەی گوناهە گەورەکانیشی پێ کوردی هوردە هوردە کە تەشجیع بووی و لە قالبت خۆش هاتن، زیاتر هەوڵت لەگەڵ دەدا بۆ کوفر و بۆ نیفاق و بۆ شرک، خوا پەنامەندات. بەڵام کە گەیشتی قۆناغی کوفر و شرک و نیفاقی، ئەو تەبەڕات لێ دەکات. ئینی بەریئوم منک، من لە تۆ بەریم. پیاوێکی هەندە ساڵحە ئەو ونیە هەڵێ من لە تو بەریمە، ئینی ئەخاف الله رب العالمین. ئەو شەیطانەوە دەڵێ، ئەو مەلعونەیە دەڵێ ئەمن لە تۆ، یعنی وەرە، یعنی شەیطان بە شەیطانەتی خۆ جاری وا هەیە بە شەریەت ئینسان لە شەیطانی تێدەپەڕیت. ئینسان
جاری وایە لە شەیطانی تێدەپەڕی لە خراپە و خراپەکاری. شەیطان باوەڕی بەخوایە، دەزانێ خوایە چی غەفور و ڕەحیمە هەیە، شەدید العیقابیش هەیە و دەزانێ هەموو شتێک بەدەستی خوایە. بەڵام تەکەبڕ و فیز وای لێ کردووە لە قسەی خوا دەربچێ سوزدە بۆ ئادەم نەبات، ئەوە گوناهەکەویە، تاوانەکەویە. تەڵەبەکانی شەیطان ئەمڕۆ لەسەر زەوی کە دەیان بینین لەویان زۆر تێپەڕاندووە. ئەوە لە خۆشی جا لە منتەقەی ئێمە ئەوەی کە شارەزا بێ دەڵێ لە وەڵا شێڕا کابرا دروێنەی کردووە، تەماشەی هەڵگۆردی کردووە، ئاوا حەستاوەتەوە تەماشەی کردو گوتی هەرسێک ئەوە دەبینم لە هەڵگۆردی ڕادەڕوات. کوڕەکەشی لەوێن دەروێش تەماشەی کردو گوتی بابە ڕاست دەکەی، گوتی 5-6 کوودەڵەشی لە دوونە، کوودەڵە فەرخە هەرسن. ئەوش گوتی کوڕم بۆ تازە زانیمە من وەزاق کوێرنی مەگە تو شوێنی باوی خۆ بگریەوە. درۆیە قەزیەکە، کابرا بە دووربینش لەوێن دەرێ سەح ناکات، لەوێن دەرێ نابینی. ئەتۆ چە عەجایب بە چاوت ئەو هەموو شتە. کوڕەکەشی ئەزانی بابی درۆیەکە، بەڵام بۆی کە درۆیەکەی گەورەتر کاتن. شەیطانیش برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێزم، لەگەڵ ئینسانی کاتێک کە ئاوا ئینسانی لاڕێدەکە زۆربەی زۆری کات ئەو شەیطان ئەو ئینسانانە لە شەیطانی زیاتر لاڕێ دەبن. ئەوەندەی کە داوایان لێ دەکات زیاتر دەکەن ئەوان. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە فێری کردوین کە خۆمان پەنادەین من الجنەتی والناس. خۆشەویستانی خۆم، زۆر جار ئینسان بۆتە شەیطانی ئینسان. و من هەموو جارێ ئەوە دووبارە دەکەمەوە، ئەو لاڕێبوون و هەڵگەڕانەوەی ئێمە خوا پەناماندا کە گوناه و تاوانێکمان کردبێ ڕەفیقەکان پێیان کردوین، برادەرەکان پێیان کردوین. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المەرء عەلی دینی خەلیلیه فەلیەنظر ئەحەدوکم من یخالل. دەڵێ ئینسان لەسەر دینی برادەرەکەیتی بابزانی برادەرایەتی چێ دەکات. ئەمە یەک شتان پێ دەڵێ. ڕەفیقێکت لەگەڵدایە پیاوێکی زۆر خواناسە، غەیبەتێکت لەکن کرد گوتی کاکە غەیبەتی مەکە. ئەتوی دوو حاڵەتت لە دوو حاڵەتان بە دەرنیە لەگەڵ ئەو برادە، یان دەبێت ڕەفاقەتی نەکەی، چکە زارویان ڕەفاقەتێت ناکە. وەکو ئەبوو زەر ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ حەق گۆتن و مصیربوون لەسەر حەقیدا لە برادەری پێوە نێشتوم، ڕەفیقی پێوە نێشتوم بەتەنێ بوو. یانەوەتە بە قسەی دەکەی کە بە قسەی بکەی ئیستیفادە دەکەی، دەڵێ وەڵاهی ڕاست دەکەی. بەڵام ئەگە برادەری سوء بوو، ئەتۆ کە غەیبەتت کردەوە بوختانە چی دەخاتە سەر، یەکجاری قوڕەکەی خەستر دەکاتەوە. جابا تەماشەکەین برایانی خۆشەویستم، خوشکانی عەزیزم، ئەو هەروەکو نمونە دەنا لە سوورەتەکانی دیکەش خوای پەروەردگار بەشێک لەو گفتوگۆی خۆی لەگەڵ مەلایکەتان و لەگەڵ ئیبلیس و لەگەڵ ئادەم و عەلەیهی سەڵات وسەلام بۆمە تۆمار کردووە. بەڵام ئەوە زۆر جێی هەڵوەستەکردنە لە سوورەتی ئەلئیسراء، زۆر عەجایبە. ئەو شوێنە حەقی وایە هەمومان ڕۆژانە بەسەری دابچینەوە بیخوێنین و بۆی کە ئاگامان لێبیتن شەیطان فێڵمان لێ نەکاتن. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلئیسراء لە ئایەتی 61 دەفەرمێ وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس قال أسجد لمن خلقت طينا. طبعا خلقي إبليس لا ئاگر بووە، لە ئاگرە لەبەرەوەی لە سنفی جنۆکانە ئیبلیس لە سنفی مەلایکەتان نەبووە، بەڵام لەبەر حکمەتێکی خوای پەروەردگار ئەو پلەپایی پێداوە هاتۆتە ڕیزی مەلایکەتان، دەگەڵ مەلایکەتان ژیاوە. هاوکو دەڵێ ئەو گوندە هەموو خزم و کەسی یەکن بەس غەوارەیەکمان تێدایە، غەوارە بووە ئیبلیس لە ناو مەلایکەتان. لەبەرچی غەوارە بۆ چکە هەم بە نەسی ئایەت و بە نەسی فەرمودەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام مەلایکەتانی خوا سەرپێچی ئەمر و فەرمانی خوا ناکەن. يفعلون ما يؤمرون، هەرچی ئەمریان پێ بکرێ دەیکەن. کاتێک کە خوای پەروەردگار وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا، کەواتە هەموو مەلایکەتان بەبێ ئیستیثنا سجدەیان بۆ ئادەم بردووە.
عليه الصلاة والسلام إلا إبليس، استثناء إبليس لبرو إلى ناو خوان دانبوا أو سوزدي نبر كسوزدي نبر بو خوي قناعتي وابو عذريشي هي أو عذريش قباحته إنسان أفضليتي إنسان لسر أو مادانيك اللي خلق كراوه أفضليتي إنسان لسر جواني وريكو بيشينيا أفضليتي إنسان لسر قلوي ولاوازينيا أفضليتي إنسان لسر بغيرتي وبغيرتينيا أفضليتي إنسان لسر سيا لسر علم وتقوايا شيل همكس جريال تري خوايا تبارك وتعالى لبرود ليسي قال أسجد لمن خلقت طينا أما سوزد بو كسيك بمكالا قري دروست كردوه أو تفاصيل آياتكاني ديك شوينكاني ديك قبتشين بدواي دابسين خواي قورة تبارك وتعالى بتفصيل باسي أو قزمان بودكا كواتا يكلا عذر قباحة كان إبليس كقصي خواي پروردگاري تبارك وتعالى شكان تبو سوزدي بو آدم نبرد لبروي آدم لقر دروس كراوه باشا تماشا طلبكاني الشيطان هندي الشيطاني بإنصاف نين داروين ئەوانەی دیکەی مەسەلەن کە بە دوای داهاتوو هەموو تەڵەبەی شەیطانینە شەیطانی اعتراف بەوە دەکا کە خوای پەروەردگار ئەو ئینسانەی ئەسڵی ئینسان لە قوڕ دروست کراوە باشە ئەدیناڵێوەچی لە حەسەنی بەسری دەجێڕنەوە حەسەنی بەسری دەڵێ لە کاتێک کە حەسەنی بەسری گەورە تابعی بووە لە ماڵی پێغەمبەری گەورە بووە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ شەیطان دەخەوێت دەبینی دەڵێ لەگەڵ خەڵکی چۆنی وەزت کۆ لەگەڵ ئەو خەڵکە جا حسابی خۆتان بکەن دەڵێ بالئەمسی دەڵێ دوێنێ مەسەلەن بۆ خەڵک یانێگە ڕابردوو بە دوێنێ باز دەکا دەڵێ دوێنێ خەڵکم فێری گومڕایی دەکرد بەڵام ئەمڕۆ ئەمن لە خەڵکی فێری گومڕایی یابم جا قسەیەکی جوان دەکا شێخ کوشک هەزار ڕەحمەتی لێبی دەفەرمێ أصبح الأستاذ تلميذا وأصبح التلميذ أستاذا دەڵێ مامۆستا بۆتە قوتابی بۆتە مامۆستا یعنی شەیطان بۆتە قوتابی خەڵک بۆتە مامۆستای شەیطان ئێستا شەیطان لە خەڵکی فێری گومڕایی و فێری هەندێک شت کابرا دەکات جا ئەو قەباحەتێکە دەوەڵە بەنەعلەت بی شەیطان خوا شەیطانی خەجا کوڕە خوا ئەتوو خەجاڵت کات ئەحتۆ ئەو هەموو قەباحەت و ئەو هەموو داهێنانە لە کوفر و ئیلحاد و لە بێ باوەڕی و لە خراپە و خراپەکاری لە شەیطانت تێپەڕاندووە شەیطان بۆ خۆی اعتراف دەکا ئەسجد لمن خلقت طینا سوزدە بۆ کەسێک ببم کە لە قوڕ دروست کردووە تەڵەبەکەی دێ دەڵێ نا قوڕی چی و حاڵی چی خەڵکەوە ئەوە تەتەوڕە و ئەوە لە ئەمی بایە و مەیمونە و چوچولە و بەزم و ڕەزمێ ئەو تەتەوری کردو ئەو تەتەوری کردو تاوای لێ هاتوو ئەوجا تەماشەکەن طبعا خوای گەورە تەبارەک و تەعالە کاتێک کە ئەمر و فەرمانی خوا دەشتێنیتن خوای گەورە دووری دەخاتەوە لە ڕەحمی خۆی بەڵام وەکو ئیمتیحان و ئیبتیلا دەیهێڵیتەوە بۆ بەشەریەت لە ڕووی ئیمتیحان و ئیبتیلایە لە ڕووی ئەوەی نییە کە ئیبلیس پیاوێکی چاکە و مەخلووقێکی چاکە و داوایەکی لەخوا کردو تەبارەک و تەعالا خوای گەورە داواکەی بۆ جێبەجێ کردووە نا بۆ ئیمتیحان و ئیبتیلای ئێمەی خوای گەورە دایناوە چونکە ئەگەر ئیبلیس نەبایە ئیمتیحان و ئیبتیلامان بە چ دەکرا هەموومان وەکو مەلایکەتان گوێڕایەڵ دەبووین و هەرچی خوای پەروەردگار پێی فەرمووبانی لە قسەی خوای گەورە نەدەچوونە دەرێ کەواتە ئەسڵی ئیمتیحانەکەی تام و چێژ و لەزەتی خۆی نەدەبوو وەکو ئیمتیحان هێشتوتیەوە تەماشەکەن چ بە خوای گەورە دەڵێ تبارك وتعالى إبليس ملعون دەڵێ قال أرأيتك هذا الذي كرمت علي تەماشەناکە ئەی خوایە ئەوەی کە تۆ تەفزیلت داوە بەسەرە مندا ئەوە تەماشە دەکات زاگاتان لە یەک شت بێ لێرانە ئەو نەفسی شەیطانی لە ناو ماڵ و منداڵ و لە ناو هەموو کۆمەلگە و مجتەمەعدا هەیە ئامان و سەد ئامان ئاگامان لێ بێ کوڕێکمان کچێکمان تەفزیل نەکەین بەسەر ئەوانی دیکەدا لە مەسەلەی خۆشەویستن لە مەسەلەی ماچکردن لە مەسەلەی عەتا لە مەسەلەی بەخشش لە مەسەلەی خەڵاتکردن لە مەسەلەی شت بۆ کڕین دائیمەن ئەو شتانە کە هەستت پێکرد براکانی یوسفت بێنەوە بەرچاو مەڵێ وەڵا جا من پیاوێکی ئەومە و عالم و شارەزام ناگەینە قۆندڕەی پێڵاوی پێغەمبەران یانی خۆڵی بن پێی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کوڕەکانی یعقوب عەلەیهی سەڵات وسەلام ئەوان
کە هەستیان کرد بابیان جا تەماشەکەن هەندێک شت عاتیفە پەیوەستی بە پلە و پایە نییە. خۆ یاعقوب پێغەمبەر بوو عەلەیهی سەڵام دەبووە وەکو کوردەواری خۆمان دەڵێ ئەولاترەکە ئەو بەڵام بۆمە دەرسە خوای گەورە وەکو ئیمتیحان و ئیبتیلای وە لێوی کرد بۆمە دەرسی لێ وەربگرین. یعنی هۆکاری فڕەدانی یوسف عەلەیهی سەڵام وسەلام بۆ ناو بیر چ بوو؟ ئەحەبو ئیلە ئەبینا منا، لە لای باوکمان لەمە خۆشەویسترە. ئەوە مشکیلێ ئاگاتان لێ بیتن. دەڵێ قال ئەڕەئیتەکە هذا الذي كرمت علي، ئەوەی نابینی کە تۆ تەفزیلت داوە بەسرە مندا لئن أخرتني إلى يوم القيامة لأحتنكن ذريته إلا قليلا. دەڵێ گەر بمهێلیۆ تا ڕۆژی قیامەتێ، داخوای گەورە ناڵێ تا ڕۆژی قیامەتێ دێڵمەوە تا ئەو کاتێک کە خوا دەیەوێت پێشەوەی قیامەت دابێ کە ئیمتیحان تەواو دەبێت لەسەر زەوی ئەویش دەفن دەبێت و لە کۆڵ دەبێتەوە. ئەڵێ چی؟ لأحتنكن ذريته إلا قليلا. دەزانن لأحتنكنه یعنی چییە؟ یعنی ڕێژمەیان دەکەم. ڕێژمە بۆچی دێ؟ بۆ حەیوانی دێ، بۆ کەر و وڵاخان دێ. کەر و ئەسپ و ماین و ئێستر و ئەوانە ڕێژمە دەکرێن. بۆچکە بۆی کە جڵەوی بەدەستی ساحێبەکەی وێ بۆ چێن دەڕێ ڕاکێشا بۆیان دەرێ بە. دەڵێ گەر بمهێلیەوە تا قیامەتێ دەبێ زوڕیەتی ئەو ئادەمەی ڕێژمە بکەم بەدەستە منەوە بی جڵەویان. یعنی هەرچی ئەمنیان پێ بڵێم دەبێ بکەن بە قسەی توونەکەن یا ڕەب العالەمین. توانیوێتی ئەو ڕۆڵەی ببینیاننا بە زیادەوە. خوا پەناماندا یا ڕەب العالەمین. ئەڵێش چی؟ ذوریەت ئیلا قەلیلە. هەموو زوڕیەتی ئادەم کەمێک نەبیتن، با ئەمە پیاو بین ئەو کەمە بین، با پیاو بین ئەو کەمە بین ڕێژمە نەکرابین، با جڵەومان لە دەستی ئیبلیسدا نەبێتن، با ئیرادەمان هەبێ و خۆمان تەسلیم بەخوا کردبێت تەبارەک وتەعالە. خوای گەورە و جارێ بێمنەتی دەکات چی پێ دەڵێتن؟ دەفەرمێ واستفزز من استطعت منهم بصوتك. دەڵێ هەرچی پێت دەکرێت بێمنەت بە. ئەوەی کە پێت هەڵدەخەڵەتێنرێن بصوتك عولەما دەفەرمون بە چییە؟ بە مۆسیقایە، بە گۆرانیە، بە ڕەش بەڵەکە، بە چەقەنە لێدانە، بەو شتانەی کە دەبنە مایەی هەڵخەڵەتاندە. ئێستا تەماشەکە ئەو ڕەمەزانەوە نییە؟ هەموو خەڵکیا بینی هەمووی ئەلحەمدولیلا بە ڕۆژوە. بەڵام سبەینێکە بە یەکێک لەو حیزبە ئەلمانیانەی کە هەن لە کوردستانی کە وەچوی گوتی تەوکیلیان وەرگرتووە لە شەیطانی ئیبلیس بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکو بۆ بەلاڕێدابردنی کۆمەڵگە و مجتەمع. گۆرانی بێژێکی ساقیت، گۆرانی بێژێک کە ئافرەتێک دێنن بە ئەوروپا بە پارەیەکی خەیاڵی تەماشەکە بیتە چ حەشر و قیامەت و چ بەزم و ڕەسم. ئەوەیە واستفزز من استطعت منهم بصوتك. صوتی ئیبلیس دەفەرمون گۆرانی خەلیع و مۆسیقایە کە بەرەو خراپە و خراپەکاری ئینسان ڕابکێشیتن، ئینسان بەرەو گوناه و تاوان بە ئەوە چییە؟ ئەوە صوتی ئیبلیسە. ئەو جا دەفەرمێ خوای پەروەردگار وەئەجلب عەلەیهم بخەیلک وەڕەجلک. دەفەرمێ هەر هۆکارێک ئەوەی کە سوار دەبی، زاوڵاق بێ، سەیارە بێ، تەیارە بێ، بۆ مەعسیەت و تاوانت بباتن و بە پێیان بۆ هەر شوێنێکی بڕۆی، بە پێیان بۆ هەر شوێنێکی بڕۆی بەرەو گوناه و تاوانت بباتن، ئەوە وەسائیلی شەیطانە. ئەو جا خوای گەورە دەفەرمێ وەشاریکهم فی الئەموالی والئەولاد. و مشارەکەشیان بکە لە چی؟ لە ماڵ و منداڵیان. عولەما دەفەرمون مشارەکەی ئیبلیس چۆنە لە ماڵ و منداڵی؟ لە ماڵی ئەوەی کە کابرا مراعاتی معاملەی شەرعی نەکات، گوێ نەدات هەر پارەی لەسەرێک دانێ. وەرە با بە ڕیبای چۆ بە ڕەزامەندی هەردوو لایەکمانە. ئەو چیەوەتان ڕزاری گرتوەرتی بەلای داچەوە ڕیبایە. هەردووکمان ڕازین، مشتری ڕازی و بایع و مشتری ڕازیە، تو چی شتەیە؟ ئەوە شەیطان فێڵی لێ کردووە. ئەو جا والئەولاد دەفەرمون ئەوەی کە تو منداڵەکان پەروەردە نەکەی. هەندێک لە زانایان دەفەرمون لە چی؟ لە ماڵ و ئەولاد، لە خواردن و خواردنەوە و لەسەر جێیکردن ئینسان بسم اللهی لە فکر بچێتن، بسم اللهی نەکاتن. شەیطان مشارەکەی دەکاتن. مشارەکەکردنی ئیبلیس لە ماڵ و منداڵی خۆمانەوەی کە ئینسان پەروەردەیەکی تەندروستیان نەکاتن، بۆ خۆیان نەسوڵحێنیتن، فێری نوێژیان نەکا، فێری ڕۆژیان نەکا، فێری
ناوی خوا و پێغەمبەری خوایان نەکاتن. شەیطان مشارەکەی کردیە وعیدهم ووعد و بەڵێنیان پێ بدە هەڵیان خەڵەتێنە وا هەڵسوکەوت لەو دنیای بکە کە ئەنەما لەو دنیای ناڕواتن. وما يعدهم الشيطان إلا غرورا وشيطان ملعون يعني وعد بەڵێنەکانی چن باطلا بەس بۆ هەڵخەڵەتاندنی خەڵچینە. آخر آية خوای گەورە دەفەرمێ إن عبادي ليس لك عليهم سلطان. يا ربي خوای لەو عبد و بەندە ساڵحانەمان بژێڕی دەفەرمێ بەڵام ئاگات لە یەک شت بێ ئەوانەی کە بۆ من یەکلابوونە تۆ ناتوانانی بەسەریان دازاڵبی. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاة والسەلام بە ئیمامی عومەر دەفەرمێ عومەر والله بە هەر کۆڵانێک دابڕۆ شەیطان ناوەری بەو کۆڵانێ دابڕۆ چاوی تۆ دەکەوی هەڵدەی لە ڕێ با ئەو پیاوە بین با ئەو ئافرەتە بین باوەندە بۆ خوا سوڵحاو بین شەیطان نەوێری تووشی یعنی بە پێش دەرگەکانیشمان دابێت. ها ئێستانەکە چەند زۆر بۆ خەڵک هەموو دەڵێکا کە من تووشی مەز بووم ئەوە تووشی نزانم چ بوو هەمووی غافڵ و غافڵگیر و دوور بوونە لە خوا تەبارەک و تەعالە. ئەو جا دەفەرمێ چی؟ إن عبادي ليس لك عليهم سلطان وكفى بربك وكيلا. بەسەکە خوای پەروەردگار پشت و پەنامان بێ کە ئینسان پشتی خۆی بەخوای پەروەردگار بەست شەیطانی مەلعون ناتوانێت زەفەرمان پێ بباتن. یا ربی خوای عاقبەت خێرمان بکەی تا دەرسێکی دیکە و حەڵقەیەکی دیکە بە خزمەتان دەگەمەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.